بەڵێ بەرزان هەر سەبارەت بەم پرسە لەگەڵ بەڕێز سەلاح بایزیدی پسپۆڕی پەیوەندیانە دەوڵەتیەکان لە واشنگتۆنەوە قسە دەکەین بۆ قسەکردن لەسەر ئالۆزیەکانی نێوان ئەمریکا و هێرشکردنە سەر گروپە میلیشیاکان لە عێراق و سووریا. بەڕێز بایزیدی سڵاوت لێبێت، وەک دەبیندرێت کە گروپە میلیشیاکان لە عێراقەوە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان، بەڵام ئەمریکا جیاواز لەوە هێرش دەکاتە سەر گروپە میلیشیاکان نەک لە عێراق لە سووریا. ئەمە بۆ سەرەتا سڵاو بۆ جەناب و بنێ سپاس. چوار لە ڕاستیدا ئەم هێرشە خۆدا ڕووداوێکی گرینگە لە مانگی ڕابردوو کە ئیدارەی نوێی ئەمریکا دەسەڵاتی کردە دەست هەموو ئاماژەکانەوە بوو کە سیاسەتی جیاوازی دەبێت هەر لە نەدەری حوسەکان لە یەمەن لیستی ترۆر تا دواتر سڕکردنی فرۆشتنی چەک بە ئیمارات و سعودیا مەیلێک بۆ دانوستان لەگەڵ ئێران کە احتراپی وایان کرد کە دانوستانێکی ناڕاستەوە خۆ دەستی پێکردو. هەموو ئەوانە ئاماژەیەک بۆ سیاسەتێکی جیاواز و تەنانەت ئەو کاتێک کە هەفتەی ڕابردوو هێزە تۆریستەکان هێرشی موشەچیان بۆ هەولێر کرد و بە فرۆکەخانەی هەولێر کە شوێنێکی گرنگی هێزەکانی هاوپەیمانی لەوێ نیشتە جێبوونە و کەسێک کوژرا و چەند کەسێکش بریندار بوو و دەنجێک نەبوو کە بەڕاستی ئەو بۆ خۆی لە خۆیدا کۆمەڵێک پرسیاری بۆ پسپۆرانی سیاسی و خەڵکی ناوخۆی ئەمریکا و گیانی ناپێشێ. بەڵام بەم هێرشە بەرحاڵ ئەوە دەرکەوت کە ئەمریکا لەو سیاسەتەی بۆ ئەوەی کە ئێران یا ئەو گروپە میلیشیا شیعانی سەر بە ئێران لە ناوچەکە گۆشەجگیر بکە، لاوازیان بکە و ئەوەی کە بۆچی لە کوردستان یا لە کوردستان عێراق شتە ڕوویداوە لە سووریا وڵامی دەبێت بگەڕێتەوە بۆ کۆمەڵێک خاڵ. لەوانە دەتوانین بڵین کە ئەمریکاش ئێستاش بە سیاسەتی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق کازمی ئومێدوارە بەرحاڵ هەڵبژاردنێک لە پێش پارلەمانی لە پێشە نایهەوێ کێشەکان لەگەڵ ئێران زۆر قوڵتر بنەوە ئەگەر بێت و وەڵامدانەکە نەو خاشی عێراقدا بە بەرحاڵ بەهۆی نێزیکی بە ئێران و ئەوەی کە ئەو نفوزێکی ئێران هەیە دەکرا ئەم بەرحاڵ ئەم ئالۆزیە بەربڵاوتر بێ. بۆیە و گرنگی ئەو ناوچەش کە هێرشی بۆ کراوە لە ئەبوکەماڵ و ویلایەتی دێرە زۆر گرنگی تایبەتی هەیە بەهۆی نێزیکی بە بەرحاڵ سێگۆشەی عێراق و سووریا تورکیا هەمانە. باشە، ئەوە دەگوترێت کە ئەمە بژاردەی بایدن بووە لە کاتێکدا بەپێی راپۆرتێکی نیویۆرک تایمز، ینی وەزارەتی بەرگری لیستێکی فراوانی گروپەکانی داوەتە بایدن، بەڵام بایدن بچووکترین بژاردەی هەڵبژاردووە. بایدن بۆچی ئەمەی کردووە؟ لە ڕاستیدا ئەم دوو گروپە خۆمان دەزانین ئەو گروپەکانی هەش شعبی لەنا ئەو گروپانەدا بوون کە لە سەرەتاوە لە لیستی ترۆری ئەمریکادا بوون، شتێکی جیاواز نەکراوە و پێشتریش ئەو هێزانە لە ناوخۆی عێراقشدا لە پارێزگای ئەمبال و شوێنەکانی دیکە و لە سووریا هێرشیان کرابوو بۆ سەر. وەکو کوتم ئێستاش باس لەوە دەکرێت کە ئەمریکا ئومێدوارە بەرحاڵ لەگەڵ ئێران دانوستان بکە، ڕێکەوتن بکە. بەرحاڵ هەفتەی پێشتر کۆبوونەوەی بۆ لەگەڵ زیانی دەری وڵاتانی دوای ئەمە ئێران ڕازی دەبێت بە دانوستان دەکرێت بەرحاڵ ئاماژەیەک بێت کە بۆی بکە ئەمریکا لە کاتێکدا ئامادەیە لەگەڵ ئێران دانوستان بکە، لە هەمان کاتیشدا بەرحاڵ نەرمی نانوێنێت و دەکرێت فشارێکیش بێ، فشارێکی ناڕاستەخۆی یا ڕاستەخۆش بۆ سەر ئێران کە بەرحاڵ پەلچێکی بکە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا. ینی ئێران لە مێژە ئەم باسە هەیە، ینی لەولاوە ئەمریکا قسەیەک دەکات، لەولاوە ئێران بەوە ڕازی نابێت تونتر دەبێتەوە، هێرشەکانە نێوانیان زیاتر دەکات، ئەو لەولاوە هێرش دەکات و ئەمەش لەولاوە دوجار ئەوەی کە بینیمان بەم شێوەیە هێرشکرا. ئێران پێت وایە ینی بەمە ڕازی دەبێت کە تا ئێستا قسەی لەسەر ئەوە نەبووە و ئەمریکا ئێرانیش تۆمەتبار دەکات بە هەموو ئەو هێرشانی کە دەکرێتە سەر بنکە سەربازیەکان یاخود هاوپەیمانان لە عێراقدا و هەرێمی کوردستان. بەڕاستی ئەو پرسیارێکی زۆر زەحمەتە. لە ماوەی 3 ساڵ دەسەڵاتی یا ئەخیری سەرۆک ترامپ تا دیمان کە بە هەموو فشارەکانی بۆ سەر ئێران هات، بە هەموو فشاری ئابووری و ئابووری ئێران ئەمە دەزانین لە قۆناغی داڕەماندا بەتایبەت دوای ئەو گوژارە ئابووریەکانی کە لە 2 ساڵی ڕابردوو و هەروەها کوشتنی فەرماندەی فەیلقی سوپای قودس سلێمانی و ئەبوو مەهدی مهندس، ئەوان هەمووانە ڕووداوهای گرنگ بوون. بەڵام دیسان ئێران بەرحاڵ لەسەر ئەو سیاسەتانی بەردەوام بوو و بەداخەوە لە دوای هاتن سەرکاری بایدنیش کۆمەڵێک سیاست گیراوە پێش هەکو پێشتر باسم کە لە پەیوەندی لەگەڵ وڵاتی یەمەن لەگەڵ وڵاتانی کەندا و ئەوەی کە بەرحاڵ هەنگاوی هەڵگرتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ ئێران دانوستان بکە و تەنانەت دانوستانی هەبوو یا قسەی هەبوو لەسەر ئەوەی کە
ئەو جیراوانی ئەمریکی کە لێ نێو ئێراندان ئاڵگۆران پێ بکرێ باشە ینی لەو ئاماژەهایەکی مەترسیدار بەڵێ فەرموو هەموو ئاماژەهایەکی مەترسیدارن بەڕاستی بەڵام خۆی لە خۆیدا ئەم ڕووداوە ئەگەر چی بەنسبەت بچووک بۆکو جەناب دامەژت پێکرد بچووکترین بژاردەی هەڵبژاردەوە بەڵام لە ڕووی سمبولیکەوە گرنگی تایبەت بەخۆی هەیە. زۆر باشە جارێکی دیکە ینی دێمەوە سەر راپۆرتەکەی نیویۆرک تایمز ینی کە دوای ئەوەی وەزارەتی بەرگری لیستێکی فراوانی گروپەکانی داوەتە بایدن بەڵام بایدن جۆرێک لە ساردی پێوە دیارە لە با بڵێن لە تۆڵەکردنەوە لە تەعاملکردن لەگەڵ میلیشیاکان ینی لە عێراقدا بۆچی بچووکترین بژاردە هەڵدەبژێرێت ینی لەمە بەدووە تەعاملکردن لەگەڵ ئەم میلیشیانە چۆن دەبێت ئەمریکا دەکەوێتە چقۆناغێکەوە هەم خۆی هەمیش میلیشیاکان لە عێراقدا وە کاردانەوەی لەسەر حکومڕانیکردن لە عێراقدا وەکو باسم کرد بەڕاستی ئیدارەی ئێستای ئەمریکا دیارەوە مدیای ئەمریکایی بەشێک پسپۆران دەڵێن دەورەی سێڤومی ئۆباما ناویدەوە بەو هۆیەکە بەشی زۆری ئەوانێکە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکان هەموو هەر ئەو تیمە بووە کە پێشتر بنەمای ڕێکەوتی ناوچی لەگەڵان ئامادە کردووە و تەنانەت چەندین کەسی گومان لێکراویش کە نێزیکن لە ئێران بەڕاستی وەکو ڕایبشکار هەڵبژێردراون و هەموو تەنانەت ئەمریکا ئەو داوای خۆشی کشاندەوە کە نابێت بەرحاڵ چەک بە ئێران بفرۆشتێکە لە بیرمان بێت لە مانگی ئۆکتۆبر ڕابردوو ئەمریکا داوای کرد بوو بەڵام لە ئەنجومەن ئاسایش نێونەتەوەی پەسەند نەکرا هەموو ئەوانە وەکو باسم کرد بەرحاڵ هەنگاو هەڵێنان بەرەو ئێران ئاماژەهایەکن کە سیاسەتی ئەمریکا جیاوازە بۆ خۆشیان کردیان ئێمە سیاسەتی دیپلۆماتیک دەگرینە بەر ینی بە واتایەکی زۆرتر هەنگاو بۆ دانوستان دەنێن بۆیە ئەو ڕووداوە ڕووداوێکی سمبولیک بێ و بچووک بێ لە بەرابەر ئەوەی کە لە هەولێر کرا بەڵێ پارکە کاتێک یەک پەیمانکاری ئەمریکایی کوژرا ڕووداوی گەورەی لەکەوتەوە. باشە بەڕێز بایەزیدی ئێستا وێنەیەکمان هەیە لەولاوە تێکساس ڕاستەوخۆ ینی بایدن لەگەڵ خێزانەکە ئێستا بەرەو تێکساس هاتوون لەوێ ڕەنگە لە دەرفەتێکدا قسە بکات ڕەنگە باسی ئەم بابەتەش بکات کە ئەم هێرشانەی کرانە سەر میلیشیاکان لە سووریا پێت وایە قسەکان چۆن دەبن و سیاسەتی بەرامبەر بە دەرەوەی ئەمریکا ینی لەگەڵ حکومکردن و سیاستکردن لەگەڵ ئەم میلیشیانە و بە تایبەت ئێران چۆن دەبێت پێت وایە نەرمی یاخود ساردی پێوە دیارە وەکەوەی کە میدیاکانی ئەمریکا باسی دەکات بەڕاستی زۆر ئەستەما ئەمریکا لەگەڵ ئەوەی کە هێرشە کراوەتە بۆ بەرحاڵ بۆ هێزە میلیشیاکانی شیعە لە سووریا هەنگاوی زۆر گەورەتر لەو هەڵگرێ وەکو بۆ خۆش باستە بەڕاستی بچووکترین بژاردەی هەڵبژاردە بۆیە من چاوەڕان ناکەم بەڕاستی زۆرتر لەسەر ئەوە قسە بکە زۆرتر بەرحاڵ شی بکاتەوە کە بۆی کە چون بەڕاستی هەنگاوەکان تا ئاستێکی باشە ینی ببورە دێمە نێو قسەکانتەوە ینی بایدن ئەزعاف الئیمان ئەمەی کردووە یاخود فعلا ئەوەندە زەرور بوو پێویست بوو کامە بکات لە کاتێکدا زۆربەی وڵاتان لەسەر ئاستی باڵا پیرۆز ینی دەستخۆشیان لێ کردووە بۆ ئەم کارەی من پێم وایە دوو سیاسەتی هاوتەری بن بەرەک دەچنە پێشێ سیاسەتی دانوستان لەگەڵ ئێران یانی نزیکبوونەوە بەرحاڵ سرینەوەی هەموو ئاساوارەکانی سیاسی پێشوت ترامپ بەشێکی زۆری بەرحاڵ سیاسەتی ئەمڕۆی ئیدارەی ئێستای ئەمریکایە بۆیە ئەو سیاسەتەی هاوتەری بکە هێرش کراوەتە بۆ سەر ئەو هێزە میلیشیا شیعانەی لە سووریا ئەو گرنگی سیاسەتی ڕێکەوتنی نییە بۆیە من چاوەڕان ناکەم کە بەڕاستی ئێستادا مەگە ڕووداوێکی چاوەڕان نەکرایی گەورەتر بێتە پێش ئەمریکا وەڵامدانەوەی گەورەتری بێت. زۆر باشە ینی ئێستا وەک ئەوەی دەبیندرێ حەش لە شنگالە حەش مەسەرەن لە سنووری ئیدارەی دەرەوەی ئیدارەی هەرێم ینی لە کۆمەڵێک ناوچەدا هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان و عێراقەوە بنکەی سەربازی هەم ئەم هاوپەیمانان و ئەمریکا ینی هەبوونی حەش لەم ناوچەیە جارێکی دیکە هەوڵێکی تۆکمە و جددی هەیە بۆەوەی هیلالی شیعی لەو ناوچەیە دروست بێتەوە و ئەمریکا لە بەرامبەر ئەوەدا دەبێت چ بکات؟ من پێمە ئەوەش بەڕاستی تا ئاستەشی زۆر ئەستامە چون ئێمە ئەومان لەبیر بێ کە بارودۆخی ناوچەکە زۆر جیاوازە لە 2015 ئەو کاتێک کە ڕێکەوتنی ناوچی مۆرکرا ئێستا وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل کەندا و ڕێکەوتنیان هەیە هاتوچۆی دیپلۆماسیان دەست پێ کردو و لەو ڕۆژانی پێشتا باس لەوە کرا کە شورایەکی سەربازی سیاسی پێک بێنن دژی ئێران بۆیە ئەو هاوسەنجەی دروست بۆ لەگەڵەوەی کە ئەمریکا بەرحاڵ دەی هەوێ بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنانە بەڵام تا ئێستا ئەو
ئەو سنوورەی تێنەپەڕاندووە کە بڵێ من هەموو گەمارۆکان لەسەر ئێران لا دەبم ئەو جارڕێکە چون ئێران وەکو ڕایگەاندە بۆ ڕازی نابێت پێ گەمارۆکان ڕێکوتم کا بۆیە دروستکردنی هاوسەنجێکی دیکە یا هاوپەیمانێکی دیکە لە ناوچەکە کە بە تەواوی دژێران وەستاوەتەوە احتمالاً کارگەری لەسەر سیاسەتی ئەمریکا بێت کە ئەمریکا تا چەند لە ئێران نزیک دەبێتە و تا چەند بەڕاستی 10 ساڵ دەگرێت لەو داواکارانی کە بۆرانی کردو یا ئەو پێشمەرزانەی کە کاتی خۆی لە سەردەمی سەرۆک ترامپدا کە بە پێشمەرجی 12 مادەی نوبانجیان دەرکرد بوو ئایا چەندە ئەم بەرحاڵ ئەم میراتە وەردەگرێ بۆ دەبێت لە ڕۆژانی داهاتوێمە چاوەڕوان بین کە کاردانەوەکانی ئەو دوایە هێرشە چۆن دەبێت و ئەمریکا بەرحاڵ سیاسەک دەگرێتە بەر. پێ دوایە ئێران کە تا ئێستا دەنجی نەبووە چی دەکات؟ من پێم وانی ئێران کاردانەوەشی ئەو تۆی بێت چون ئێرانیش دەبینیە کە بەخوو بۆ خۆ دەسەرتا قسەکان باس کرد هێرشەکە لە کوردستان بۆ لە باشووری کوردستان بۆ بەڵام بەرحاڵ لە دەرەوە زۆر لە دوور لە دەرەوەی سنوورەکانی ئێراندا لە سووریا وڵامی داوەتەوە بۆیە لە ئاستی خۆیدا لەگەڵەوەی کە شتە وڵامدانەوەکی بەنسبەت لاوازە بۆیە چاوەڕوان ناکرێ بەڕاستی ئێران کاردانەوەکی ئەو تۆی بێت. باشە ینی وەکەوەی کە دەبیندرێ ینی حەشت و میلیشیاکان لەو ناوچانەدا ینی بە جۆرێک سیاست دەکەن مامەڵە دەکەن وەکەوەی کە قسەمان لەسەری هەیە مەسەلەی هێرشکردنەکە بۆ سەر هەرێمی کوردستان و لە بەرامبەردا ینی ئەم سیاسەتەی لەگەڵ ئەمریکا لە شێوازی هێرشکردنەکان لەگەڵ یەکدی و هەشت ئەمە کاریگەریەکی و گروپە میلیشیاکان کاریگەریش تەواوی هەبووە لەسەر ئابووری هەم هەرێمی کوردستان لێرە مەبەستم ئەوەیە ینی ئەم ناوچەیەکی هێمن و ئامنە بۆ ئەمریکا بۆ ئەو گرنگە کە ئێرە تا چەند هێمن بێت گەروا بێت هێمنیەکە لە دەست دەدرێت بۆ ئەمریکا باش نابێت والحاصل لەو بینەدا هەرێمی کوردستان چۆن سیاست بکات لەو بینەدا؟ ڕاستە بەڕاستی سیاسەتی ئیدارەی ئێستای ئەمریکا لەگەڵ ئەوەی کە جیاوازە بەنسبەت ئێران لەگەڵ ئەوەی کە دەکات بەڵام گەڕاوەتەوە دووبارە بۆ سیاسەتی کە گرنگی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا گرنگی بە ئاسایشی هەناردەکردنەوت لە ناوچەکەدا چون لە ڕووی ئەوەی کە بەرحاڵ گەڕاوەتەوە بۆ پەیمانی پاریس دەستی لە کۆمەڵێک سیاسەتی وزەیی ناوخۆیی هەڵگرتووە کە دژی بەحاژینگە بوو بۆ هەموو ئەوانە ئاماژە بۆیە کە ئەمریکا گرنگی زۆرتر بە ناوچەکەداوە بە تایبەتی باشووری کوردستان کە ناوچەی زۆر گرینگە بۆ ئەمریکا و حکوومەتی ئێستای عێراقیش حکوومەتی کازمی تا ئەستێکی زۆر لەلایەن ئەمریکاوە باوەڕ تێکراوە بۆیە دەبێ ئەوە بگەین کە ئەمریکا دووبارە پاڵپشتێکی زۆرتر دەکات بۆ باشووری کوردستان و بۆ کورد بە تایبەتی لە سووریش. بەڕێز سەلاح بایەزیدی پسپۆڕی پەیوەندیانە و دەوڵەتیەکان لە واشنگتنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.